بینەرانی خۆشەویست، دڵ و دەروونتان سەلامەت. ئاین پەیوەندیەکی پتەوی هەیە بە تەندروستی ئادەمیزادەوە. لایەنی ڕۆحانی ئادەمیزاد کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر تەندروستی دەرونی و جەستەیی مرۆڤ هەیە، بەڵام خەڵکانێک هەن بەهەڵە لەم پەیوەندی نێوان ئاین و تەندروستی ئادەمیزاد تێگەیشتون و خراپ مامەڵەی لەگەڵا دەکەن. ئایا کاریگەریەکانی ئاین لەسەر تەندروستی دەرونی و جەستەی ئادەمیزاد بریتین لە چی؟ ئایا ڕای مامۆستایانی ئاینی و پزیشکانی پسپۆر لەسەر ئەم مەسەلەیە چۆنە؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکەی تایبەت بە پەیوەندی نێوان ئاین و تەندروستی ئادەمیزاد لە دیاردە و دەروون بخەینە ڕوو، ئەوەی بەڕێز دەتوانن لە ڕێگەی سەرنجتێبینەکانتان بەرنامەکە دەوڵەمەند بکەن. ئێمەش هەمیشە بە خۆشحاڵی وەڵامتان دەدەین. بەرنامەی دیاردە و دەروون شەوی پێنجشەممە کاتژمێر 8:05 ڕاستەوخۆ لە NRTO پێشکەشتان دەکرێت.